ڕێبەبەرێ ڕەوەنگەها سووریا مافین مرۆڤی ڕامی عەبدوڕەحمان ji کوێنتریا بریتانیا mêvanê min e silav û rêz bote bi rêz Ramî Abdurrahman yekem pirsa min ew e yanî niha piştî ketina Esed rewşa azadiya medyayê li Sûriyê navxwe de di rewşa navxweyiya Sûriyê de azadiya medyayê çawa ye ger nirxandinan te li ser نعم مساء الخير طبعا بەڵێ وارەتان باش بێگومان بارودۆخی ڕۆژنامەوانی بووی وەربینەوە باشترە کە لە سەردەمی ڕژەمی ئەسەددا بوو بەڵام لە باشترین دۆخی خۆیدا نییە بەڵگەشت بۆ ئەوە ئەوەیە کە ڕێگری لە ڕۆژنامەوانان دەکرێت ڕووماڵی ڕووداوەکانی کەناراوەکانی سووریا بکەن و ڕێگە بۆش نادرێت کە ڕووماڵی شەڕی گروپەکانی با بڵێن ئەوانە بکەن کە پاشماوەکانی بەشار ئەسەدن بیرمە یەکێک لە میدیا کوردەکان لەوێ ڕووماڵی کردبوو و تەنانەت ئەو ڕۆژنامە نووسە هەڵگیری ناسنامەی ڕۆژنامانش بوو بەڵام با بڵێن ڕێگری لێکرا بوو زۆرێک لە ڕۆژنامەوانان هەز دەکەن کە ئەوان چاودێری دەکرێن لەلایەن دەستگا هەواڵگریەکانی دەوڵەتەوە و بە هەمان شێوەش بابەتی ڕێگریکردن لە وێنەگرتن زۆرێک لەوانەی کە لە وەزارەتی ڕاگەیاندن کار دەکەن پێشتر چالاکوانی میدیایی بوون ئەمانە دەرچووی بەشە میدیاکان نین بەڵکو چالاکوانن ئەم جۆرە کەسانە کە بەم ئەقڵیەتە کار دەکەن پێشووتر مۆبایلیان بەکاردەهێنا بۆ بەڵگەکردنی سەرپێچیەکانی سووریا بەڵام ئەمڕۆ ئاسایشی گشتی کاتێک گەنجێک دەیەوێت وێنە دەگرێت مۆبایلەکەی لێوەردەگرن و ڕێگری لێ دەکەن جگە لەوەش ڕێگە نادرێت ڤیددیۆ لە زۆر ناوچە ڤیددیۆ گیرێت کەواتە ئازادی ڕۆژنامەکانی لە سوور لە باشترین دۆخی خۆیدا نییە بەڵام باشترە لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەد برز رامي عبد الرحمن يعني بيشتي كتنا أسد طيبة جي بيشتي هاتنا جولاني حياة تحرير الشام يعني قالوا تو آگاه داري درباري قرتنا روجنما وانان رواندنا روجنما وانان حياة لتركي الجمع وكي روانگاه سوريا ما فين مروفي لا لأنهم يخشون نەخێر لەبەرەوەی ئەوان ترسیان لە میدیاکان هەیە لە ڕاگەیاندن دەترسن بۆیە بەڕوونی بەیانی ناکەن کە لە چ دۆخێکدان بەڵام من با بەڕاشکاوی پێت بڵێم ئەوانەی لە دەوروبەری جۆلانی نازانم بە ئیرادەی خۆیەتی جا بە ئیرادەی خۆینی ئەوانەی لە دەوروبەری ئەوەن بەڕاستی با بڵێن لە میدیاکاندا وەکو تارمای بەسەر میدیاوە دەبێ میدیا ئازاد بێ ڕاگەیاندن بەبێ کێشەکاری خۆی بکات و هەر کەسێک کە با بڵێن دژی ڕێکارێکی دیاریکراو بێت بە میدیایی لی دەدەن و لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بە ئەمانجی دەگرن ئەم جۆرە سیاسەتەکی باش نییە و یەک جۆرێکە لەو جۆرانەی کە تۆ هەوڵی کوشتنی هەر کەسێک دەدەیت کە دەیەوێت ڕخنە بگرێ پرسیارەکە شخصی شتە بکەم ڕامی عەبدوڕەحمان تو وەکە کەسایەتیەکی دیار وەکی ڕۆژنەمەڤانژی وەکی نویسکارێک وەکی برێڤەبرێک تو دکارێ باوەیەکی ئازادانە باوەر دکەی کو لە شامێ تو بکار بێ کار و خەباتا خۆ بکە بە هیچ شێوەیەک ناتوانم هیچ کەسێک کە لەگەڵ ڕوانگەی سووریە بۆ مافەکانی مرۆڤ ناتوانێت بە ئازادی کار بکات و هەر کەسێک کە لەگەڵ ڕوانگەی سووری کار بکات پڕۆژەی شەهیدکردنێک کە بۆ ئەوان و ڕێگە بە هیچ کەسێک نادەن کە سەرپێچەکانی حکوومەت تۆمار بکات ئێمە لە ڕوانگەی سووری دووچاری هەڵمەتێکی پرۆپاگەندەی زۆر تند بووینەوە لەلایەن دەسەڵات و تارمایی نوێی ڕاگەیاندنی سووریا ئەوانەی کە هەوڵیاندا لە ڕووی ڕاگەیاندنەوە ڕوانگە بکوژن بەڵام شکستیان هێنا لەبەرەوە ئێمە قسەی حەق دەکەین قسەی ڕاست دەکەین لە بەرگریکردن لەگەلی سووریا ئەم دەرباسی ڕۆژەوا سەرەکە لە سووریا ببن یعنی ئێریشên rejîmê beremberî Dürziyan aliyekî din êrişên İsraîlê beremberî Sûriye tev girêdana vê yekê nirxandina vê gerişte bigirim هێرشەکانی ڕژێمی نوێ بۆ سەر دروست هاوشێوەی هێرشەکانی ڕژێمە بۆ سەر عەلەویەکان هەمان ئەو ڕژێمە ئێستا لە کەناراوەکان دەیانگوت پاشماوەکانی ڕژێمی ئەسەد ئێستا دەڵێن
گروپەکانی سەر بە حکومت هێزری و ڕەنگە بەیانی هیوادارم شتێکی واش ڕوونەدا لەوانەیە دوو بەیانی کورد بە ئامانز بگرن ئەوانەی کە لە دەوروبەری جۆلانیم بەڕاستی پێیان وایە کە ئەوان با بڵێ نەشئەی سەرکەوتنیان هەیە و ئەگەر سزای ئەمریکا نەبێت ئەوە کە با بڵێن ڕژێمی ئەسەدی پەک نەخست بە ئەمانە هەرگیز نەیان دەتوانانی بێنە سەر دەسەڵات و ئاوا بە خەڵکی سووریا بکەن هێرشیان کردە سەر دروست سەر عەلەویەکان ئێستاش هەڕەشە لە کوردان دەکەن و پێیان وایە ئەو فیدرالیەتەی کورد بانگەشەی بۆ دەکات بیرۆکەیەکی دابڕێنەرانەیە و ئەوەی کە لە سەبارەت بە ئیسرائیلیش دەگوترێ قسەیان لەسەر کردووە کاتێک عەلەویەکان دەڵێن ئێمە پەیوەندیمان بە ڕژێمەوە نیە دەڵێن پەیوەندیمان بە ڕژێم ئەسەدەوە هەیە بە دروزەکان دەڵێن ئێوە سەر بە ئیسرائیل هەموو خەڵکیان پێ غەڵەتە تەنیا خۆیان پێ ڕاستە پەیامەکەی ئیسرائیلی شێرشەکەی ئیسرائیل پەیامێکی هۆشداری بوو بۆ حکوومەتی نوێی سووریا بەوەی کە ئێوە نابێت دروزەکان بە ئامانز بگرن. پشتگیریە ئیسرائیلێ بۆ درزیان چاوا دەنرخێنێ برێز رامی عەبدوڕەحمان؟ بەڕاستی بۆ ئەوەی واقعی بین ئەمڕۆ ئێمە سووریامان بۆ سووریایەکان دەبێت سووریایەکان پارێزێت بەڵام تۆ برای خۆت سەرکوت بکەی هەوڵی کوشتنی بدەی لە نەویەک ماڵدا ڕەنگە پەنا بۆ دراوسەکەی بات ڕەنگە با بڵێم پەنا بۆ کەسێک باتە درەوەی ئەو ماڵە بۆیە دەبێ سەرۆکی ماڵ باوکی هەموو سووریایەکان بێت و تەنیا لە میدیا باوکی هەموو سووریایەکان نەبێت بەڵکو دەبێ با بڵێم هەموو خەڵکی بپارێزێت نابێ هەر کەسێک ڕخنە لێگرت و جێتیکە سەرکوتی بکات ئەمڕۆ پرسەکەت وێ دەربارەی دەشتە بکەم برێز رامی عەبدوڕەحمان پرسەکەت وێ دەربارەی بەس بەوەی پەیامەکەم بگەێنم گرنگە ئەم پەیامە پەنایان بۆ تورکیاش بردووە کاتێک بە نمونە ویستیان ئافرین داگیر بکەم پەنایان بۆ تورکیا برد خەڵکی کوردیان کوشت لەگەڵ هێزەکانی تورکیا هەر ئەم هێزانە بوون دوێنێ حرام بۆ ئەمڕۆ بۆن حەڵاڵە. هەر دەربارەی وەیەکێ بێژم برێز رامی عەبدوڕەحمان نها دیتنێک هەیە کو تەسیرا تورکیە لەسەر دەستهێڵاتە شامێ ژیا سووریەییان بخۆژی زێدەترە تو چاوا دەنرخینە؟ بەدڵنیاییەوە هیچ گومانێک لەوەدا نییە هاکان فیدان پێی وایە کە ئەو نێردەی سامیە بۆ سەر سووریا و ئەو لە میدیاکان بە ئاشکرا دێت قسە دەکات دەڵێ ئێمە نامانەوێت هەسەدا فیدراڵیەتی هەبێت ئێمە فیدراڵێت قبول ناکەین کەواتە ئەو دەستوەردانی ڕاستەوخۆ لە کاروباری سووریا دەکات و هەوڵی ئەوە دەدات کە نەخشەی سووریا دابڕژێت و خۆی پێ ئەو کەسەیە کە سەرکەوتوو بووە لە سووریا ڕژێمی بەشار ئەسەد خاوەن بڕیار بوو ئێران ئەو کات بڕیار دەدا لە سووریا ئەمڕۆ ڕژێمی نوێ هاتووە کەوتوتە ژێر فەرمانی تورکیا ئێمە نامانەوێت ژێر فەرمانی تورکیا بێت تورکیا ویستی هەبوو لە نێو خاکی سووریا تورکیا بەشێک لە خاکی سووریای داگیر کردووە خەڵکی ڕۆڵەی سووریای کوشتووە لە کورد لە عەرەب لە هەموو لایەنەکان هیچ جیاوازیەک نییە هەموو پێکاتەکانی کوشتووە بۆیە بەڵێ تورکیا ئەمڕۆ بڕیار بەدەستە لە سووریا قسەیان لە دەستە دەمانەوێت بڕیاری سووریا تەنیا بۆ سووریا بێت. من بۆ خۆت سۆسیال مێدیادا gelek ڤیدیۆ دیتن دووا ڤیدیۆیان de yani hêzên ewlehiyê ê Şamê ku şkenceyên gelek giran li xelkê sivîl dikin kesê ku dîl girtine dikin yani ev vîdyoyê rastaqîne ne Birêz Ramî Abdurrahman agahdariya we divê derbarê de heye weke rewangeha Sûriya mafên mirovî باڵێ ڤیدیۆکان ڕاست و دروستن تۆمارکراون و زۆریش ڕاستن ئێمە ئەوەی بینیومانە ئەوەی پێمان گەیشتووە لە ڤیدیۆ و لە بەڵگا زۆر با بڵێم دوورە لە واقعی سووریا باردۆخەکە زۆر خراپترە لە دیمەشق دەبینین یەکێک لە ئەندامانی هێزی ئەمنی هێرشی دەکاتە سەر تەنیا لەبەرەوەی ڤیدیۆ گرتووە لی دەدات بە هەمان شێمە ڤیدیۆمان بینیوە کە بە شێوازێک دروزەکان ئەشکەنجە دەدرێن دەکوژرێن لە شەڕی شەقام بە شەقام لە کەنارەکان داوا لە خەڵکی دەکەن دەبێت لاسایی سەگ بکەنەوە و دەنگی سەگ با بڵێن دەربێن بۆیە ئەو ڤیدیۆیانە هەمویان ڕاست و دروستن بەڵام ئایا تاکو ئەم ساتە یەک کەس لەو کەسانە کە ئەم سەرپێچیان کردووە سزادراون نەخیر. سپاسیاتت کەم رامی عەبدوڕەحمان ژێ کۆمنتری لەگەڵمان